تیمە ئەندازیاریەکان سەرقاڵی پاکردنەوەی سەرڕێژەکەی ئاوی دوکانن کاگار بەنداوەکە پڕ بێت سەرڕێژی ئاوەکە گرفتی بۆ دروست نەبێت ترس و دڵەڕاوکێ لە دڵی دانیشتوانی خوار بەنداوەکە دروست بووە بەتایبەت دانیشتوانی دوکان و ناحیەی تەختەق و گوندەکانی دەوروبەری بەڵام بەڕێوەبەری بەنداوی دوکان دڵنیایی دەدات کە هێشتا بەنداوەکە زۆری ماوە پڕ بێت لاگەری پڕبوونی بەنداوەکەش هیچ مەترسیەک بۆ دانیشتوانی دامێنی بەنداوەکە دروست نابێت تەنها ئەو پرۆژە و خانوانە نەبێت کە لەسەر حەرەمی ئاو دروست کراون. ئەگەر هەر ساڕێژ بکات و ئاوێکی ئیزافیمان بۆ بێت ئیتر ئەو ئاوە ئیزافیە سەرچاوەکەی هەر باران بێت یا ئێران بێت ئەمانە ئاوێک بێت لە سوڵتەی ئێمانەیەت ئێمە بمانەوێ لەبەر سەلامەتی بەنداوەکە تۆزێ تەساریفەکانی بۆ بکەینەوە بۆی خطورت لەسەر بەنداو دروست نەبێ ئەو ئاوە زیایە ڕەنگە هێڵی ژێر ئاوکەوتوو ببەزێنێت و ئەو شوێنانەی کە خوار هێڵی ژێر ئاوکەوتون بکەونە خەتەرەوە بۆ ئاو بۆیە هۆشداریان ئێدەینێ ئێمە تایساوە دووجار نووسراومان کردووە هەر لە پارێزگای سلێمانیەوە بۆ هەموو ئەو ناحیە و قەزانەی کە ئەکەوێتە سەرزەی بچووک و دوای ئەوەش هەر بەدەستیشمان و تو ئاگان لە وەزعەکانی خۆیان بێ. بەنداوەکە تەنها مەترێک و 80 سانتینی بۆ پڕبوون ماوە ڕۆژانەش بەردەوام لە ڕێگەی دوو دەواازەوە ئاو بەردەدرێتەوە بەڵام ڕێژەی بارانبارین هێندە زۆرە چاڕوان دەکرێت ئاوی بەنداوەکە سەرڕێژ بکات لە مێژوی دروستبوونی شێوە ئەمە دووەم جارە بەنداوەکە پڕبوون بەخۆیە ببینێ کە جاری یەکەم ساڵی 1970 بووە بەڕێوەبەری بەنداوی دوکان دەڵێت دەیانەوێت جارێکی دیکە توانای بەنداوەکە لە سەنگی مەحەک بدەن و پڕبوونی ببینەوە. بەنداوەکە لە 511 پڕەبێ ئێستا 523مان هەیە یعنی نزیکەی مەترێک و 70 سانتیمەترێکمان ماوە و بە ئاویش نزیکەی 9 ملیار مەترە سێجە ئاومان ماوە. لە ڕاوچیە شتێکی غەڵەتە ترساندن شتێکی غەڵەتە چونکە حەلەکەی ئاسانە هێڵی ژێر ئاوکەوتۆکە ئەوانەی نزیک بوونەتەوە لە زیەکە ئەم دوو مانگە تۆزێ دوورکەونەوە ئیتەمە دڵە ڕاوچی بۆچی. بەپێی زانیاریەکان کۆماری ئیسلامی ئێران 16 بەنداوی لەسەر زەی بچووک دروست کردووە بۆیە بەڕێوەبەراتی بەنداوی دوکان دەیەوێت پاشەکەوتی ئاو بکات بۆ ئەوەی لە وەرزی هاویندا ڕوبەڕووی گرفتی کەماوی نەبنەوە لە ئێستاشدا بەنداوەکە هیچ مەترسیەکی لەسەر نییە مەگەرەوەی ئێران ئاوی زۆرینەی بەنداوەکانی بەربداتەوە ئەو کاتەش بەنداوی دوکان ناچارە ئاوی زیاتر بەربداتەوە لەم کاتەشدا پێدەچێت هێندێک پرۆژەی گەشتیاری پرۆژەی ماسی لە ڕۆخی ئاوی دوکان زیانیان پێ بگات. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام قەزای دوکان.